وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەمڕۆ لە دیبەیتێکمانە کە بەحسە یا بە دوو مەسئلەیەک یەکێک چاپترێک لە نیچە بەناوە شێت و چراکەی و لە هەمان کاتدا چەند شێعرێکی کوردی گەرەکمان بۆ مەسئلەیەک مەترەحکەین کە من وعدەمدا کە لە دیبەیتێکی ترا تەکمیلیەکەین. ئەنچێ کە مەدەنەزەرە ئێمە بوو لە مەترەحکردنە دێوانەگیە نیچە ئاماژەدان بە مەسئلەیەک بوو و لە هەمان کاتدا من شێعرێکم لە ئەڵماسخانە کەنوولەی خوێندەوە. چەند کەسێک لە حەلیمە کوردستانە ویسهایەکیان بۆ من ئەهناردا لەبەر ئەمەی کە عدەیەک تحتە ناوە کەسێک کە تەلەفۆنەکە بۆ هێمن ناوێک ئێژەی 48 ساعاتە ئایندە مەچنە دەرەوە لە ئاسمان ژەهرە پاشن. خەڵکی کوردستانی عێراقیش تۆقیدن و خەریکە گیان بە گیانە ئەفەرین تەسلیمەکەن کە ژەهرە پاشنە خوار و کەسێکیش نییە لە خۆی سوعالکە. بێژە کاورای ئەحمەق ئەم هێمنە چه کارەز؟ ئەم شتە چییە لە ئاسمان گۆ ئەی پاشێتە خوار و کێ ئەی پاشێتە خوارەوە؟ ئەمە مادەی شیمیاییە. دێگە مادەی شیمیاییە تۆ لە پشتە پەنجەرە و لە ژێر زەمینیشا خۆت حەشار بەی ئەمری. بەڵام تۆ ناوێنی کەسێ سوعال بکە. ئەحمەق ئەحمەقی هاجواج هاجواج بۆ یەکتری ئەهەنێرن. کارە زانیاری و کارە پاراستن. بۆ وازە چه اتفاقێک ئەفتگەم؟ دنیای ئەمڕۆ چه اتفاقێکی تیا کەفتگە بۆ ئەم بەشارانەوانە. من هەدەفم بوو لە شێعرەکەی ئەڵماسخانە کەنوڵەی کە خوێندمەوە. تەماشاکەن یەک زەمانێک مەحوەریەتە زندگی ئینسان شتێکی تر بوو لەم دنیا. خدا بوو. بعد ناگەهان ئەم مەحوەریەتە نەما و ئینسان مەجبور کەوت نەقشە خدا بگێڕێ. من هەدەفم لە قسمەتە خوێندنەوەی چاپترەکەی دێوانەگی ئەمە بوو. ئەوە نییە عیدەیەک لەم کوردەوارە هیچ باوەڕێکیان بە هیچ شتێ نەماگە. خدا محورە وجودە ئینسان بوو کە لە ئیمانە متەبەلور ئەبوو. تۆ توانی ناوی بنی خدا، تۆ توانی ناوی بنی بۆت، تۆ توانی ناوی بنی هەر شتێک. ئەم محورە ڕۆخیا نەما. ئەم ئینسانە معەلەق کردیا لەزە مەجبور کەفت کەوت کەسە بەرامبەر چی؟ یەک انتخاب. ئەو انتخابە چییە؟ مەحوەریەتە خۆیسی. هەنێ خۆی ئێشەی نەقشە خودای مەخلوق خۆی بگێڕێت. یعنی ئەم دەورانە کۆرۆنا خەریکە بە وازەح پێتانیژێ داستان چییە؟ حکوومەت بووگەسۆ هەرچی شتە بۆتان. داوای شەفای لێکەن، داوای ئامۆرزشی لێکەن، داوای سکتێری لێکەن، داوای سەڵامەتی لێکەن، داوای توول عمری لێکەن. جا ئێستاتان گەڕێنمەوە داستانە مفەتەشە ئەعزەم وەسوەسەیە سەووەمە شەیتان. وەسوەسەیە سەووەمە شەیتان کە وعدەیە دەوڵەت جەهانیدا بە مەسیح. نان بدە
ئەمنیەت بدە سڵتەکە بەسەر دنیا. هەر لە براکانە کارامازۆڤە ئیڤان لە بەش دووە لە چاپترە اینچۆنین باد خەریکە بەحسێ مەترەحەکە بەحسە حکوومەتە مەسیحیە کلیساکە بەحسە ئەوەکە کە معتەقدەکە کلیسا ئەشێ بە تۆرە مطلق قدرەت لە یەدە خۆی بگری. ئەمەژە بەوەکە کە 300 ساڵ بەر لە هاتنە ڕۆمیەکان بۆ ناوە مەسیحیەت لە کلیسا بوو تا ئەوەی کە ئیمپەراتور ڕۆم بە ئیمپراتوریەکەی ملحەق بوو بە مەسیحیەت. وەلذا ئومور شرکامیزە خۆیشی هاوردە ناوە مەسیحیەت و کلیسا چوە گۆشەیەک لە دەستگاهە عەریز و تەویلە ئیمپراتوریە مشرکە ڕۆم و مدعی بوو کە ئەیشێت کلیسا ببێ بە مەلەکوت دنیا و حاکمە دنیا و لە بەحسێکا کە دەرەگرێت بالآخرە قدیسین قبول ئەکەن کە ئێشە حکوومەتەکان تەبدیل بوون بە کلیسا. داستایۆفسکی قەرنە 19 بەحس لە تەبدیل بوونە حکوومەتەکان بە کلیساکە. کلیسا کوێیس؟ کلیسا و جێگەزە کە ئینسان ڕووی تێەکە بۆ کەسێک کە فکرەکات خالقێسی ئەی ژێنێت ئەی مرێنێت زیندوی ئەکاتۆ ئامۆرزشی ئەکات بەخششی ئەکات ئارامی ئەکاتەوە. کلیسا و جێگەزە و ئینسان لە کلیسا ئاچێ بۆ مردگەکان خۆی دوعاکە خەیراتیان بۆکە لەخوا ئەپاڕێتەوە. حکوومەتەکان بوون و شکڵ کلیسا چه شکلیە ئینسانەکان لێ ئەپاڕێنەوە داوای ئامۆرزشی لێەکەن داوای مەغفرەتی لێەکەن داوای لێبوردنی لێەکەن ئێعترافی پێەکەن. لەذا لەبێ ئیڤان نێژێت ئەم کارەی کە قەوانینە جەزائی خارج دەستگاهە مەسیحیەت بێت کارێکی عەبەس و ئیشتباس چۆ بڕین عوزڤە خراپ لە جامعە بە سوورەتە مەسنوعی نە بە سوورەتە حەقیقی هیچ دەردێ لە جەرایم عیلاج ناکە و پەتەر زوو سیمایش هەروایژێت ڕێژێ تەبعیدکردن و کارە شاق ئاسار جرم کەمتر ناکاتەوە بەڵکە زیاتر یەکاتەوە. وەلی ئەگەر کلیسا حاکم بوایە بە دنیا ئەو کەسەی کە جرمی یەکرد جرمی بەرعەلەیهم مەسیحیەتە کرد وەلی مجرمە ئەمڕۆ فقط جرم قانونی یەکات تەردە دەستگاه مەسیح ناوێت. لەذا قاتڵ دز جەردە هەرچێکە هەست تێتە دەروازەی مەسیحیەت سەدەقە ئەگرێت ئستیغفارەکات ئەپاڕێتەوە لەخوا خۆی بە مەسیحی ئەزانێت. پس چی ئەیتوانی جۆرم لە بین بوات پەدەر زوو سیمایژێ چی ئەیتوانی جۆرم لە بین بوات نەک مجرم جۆرم ئەوەی کە حاکمیەت ئەزانە خۆدا بێ کلیسا چێ ئەو کەسەی کە دزیە کرد نەک دزیە لە مردمە کرد دزیە لە خۆدا کرد دزیە لە مەسیحیە کرد و مەسیحیەتیش تەعدیبی نەکرد فقط بەراعەتی لێ کرد فقط تەردیە کرد.
چون ئەو وەختە و ئینسانە نەیەتوانی بێژە تەواو دنیای مەسیحی درۆ ئەکا و من ڕاستەکەم نەیەتوانی چون ئەو قیامی کردو بەلەلەی هەیە کل تەرد بوو و ئینسانەوە تەرد بوو گەوا ڕەهابوو کوێی هەست بچێت ئینسانێکە هیچ پەناهێکی نییە هەر لەوێ ئیڤان ئاماژەیەکە بەوەی کە ئینسانی کە بڕوای بە بەقا نییە فەزیلەتیشی نییە بەقا چه بەقای ڕۆح چه بەقای جسم تۆ وەختی هیچ فەزیلەتێکت نییە و هەر کارێکە بیکەی مەشروعە لەذا کەسانێک کە باوەڕیان بە بەقا نەما فکریانە کرد ئەتوانن و فەزیلەتیان نەما وەگوتیان فەزیلەت لە بەقا نییە بەڵکو لە عیداڵەتە لە نۆع دووسی و بەرادەریە لە ئازادی خوازیە تەجروبە نیشانیدا ئەوانەی کە منکەرە بەقا بوون فەزیلەتیان لە ئازادی تعقیب نەکرد لە عیداڵەت خوازی تعقیب نەکرد لە ناو گەڵ تعقیب کرد لە شەهوات تعقیب کرد ئەرێ لە لەزاتە هێدۆنیستی تعقیب کرد لە مەسرەفگەرایی تعقیب کرد لە لەزەت تعقیب کرد ئەمە اتفاقاتە قەڕنە نۆزدەهەم بەحث کردیاکە دنیای ئەمڕۆ مەحسوڵ دیدە ئەو وەختەسە من بۆیە مەسالە کۆنۆڵ ئەڵماسخانە کەنۆڵیم بۆ ئێوە هاورد ئێوە دەمێکە مەحوەریەتتان نەماکە نەتان ماکە مەحوەریەتە ئێوە بووگەسۆ حکوومەتە کلیسا بووگەسۆ حکوومەت باوکە گەورەتان وەکو کلیسا استغفاردانەکە ئامۆرزشتانەکە مجازاتتانەکە داوای سەڵامەتی لێەکەن داوای تێربوونی لێەکەن و قسەکانی گوێدەن دەخیری پێوەسن ڕیایی بۆکەن بەڵام ئەم جارە حکوومەت مردەکە ئەم حکوومەتیشە مرد چیەکەی ئینسانە ئەمڕۆ ئەترسێ حکوومەت بمرێ کاروی حەلیمە کوردستان ئەترسێ لاهوو شەیخ جەنگی ئیتر سوارە ملی دەوێت ڕۆحی ئەتۆقی ئەگەر لاهوو شەوێت تەجاوزی پێ نەکا ڕۆحی ئەتۆقی ئەگەر شەوێک نەچیرە بازانی تەجاوزی پێ نەکا ئیمکانی چۆ نەکەی ئەچی بکەی ئەی پەنا بۆ کێ بۆی ئەی کێ بکەین بەخوا بۆی تۆ ئەوێنیت لەم سەر و بەندە کە ئەم خوایشە تەکانی خواردەگە زرتی دەرهات زرت کەسافەت و چەپەڵیە ئەم خوایشە دەرهات ئەم حکوومەتە کلیساویە بەدڵ بوو کە بە حکوومەت خدایە مستەتەر بوو کە لە پەیکەریە دەوڵەت ئەمە هەمان حکوومەتە کلیساس کە ئیڤان بەحسیەکات کە باوک زووسیمایەژێ جۆرم ئەکوژین نەمۆجرم دوای ئەوە لە ئوروپا لە جۆرم شناسیە جۆرم ئەکوژن نەمۆجرم تەمامەمانە بیری لێکریا کەسەوە ئێستا ئێوە کەوتگنە وەرتەیەک ئێوەیان خستگە سەر جێگەیەک هیچ دەرەتانێکتان نەماکە ئەوسا منشە ئەسەر خوا بوو منشە هەرچی ئەسەرە خوا بوو کلیساش بوو
حکوومەتیش بوو خوایش بوو وەلی اتفاق لێوە کەوت وەکو دێوانەکە وەکو چراغ و چرا بەدەست هاتە ناو شاروتی خواب گەرەک ئێوە خواتان نەما خوا مرد خواتان کوشت کوشتتان خۆتانیش متەوەلد نەون مەسئولیەتتان نەگرت بوونە خوا نەچوون کە لە پرۆسەسێکە ئەخلاقە گەورە دروستکەن نە ئێوە هەبووتان کردە ناو گەڵتان و لە ناو گەڵتان و دەوڵەت هاتە دەر بۆ خوا دەوڵەتە کلیسای دەوڵەت تۆ یا شەهروەندە سیڤیلایزدی یا ئەگەر بەرخەلافە ئەمەوێتە دنیا بەرعەلێ ئیقدامەکە تێرۆریستی تەرداکەن ئەمەش حکوومەتە کلیسایەکە بێت و حکوومەت بۆیە ئاوا زیقتان کردەگە بۆیە بارتان لێ بنێن وەکو هێسر سەد من تەکان ناخۆن 100 ساڵی تر لە ماڵە خۆتانە دانیشن نانە ڕقە بە هەجوون زاتان لێ بێنە خیابان بۆ چون ئیمانتان نەماکە ئیمان یەک زەمانی میحوەرە هەستیتان بوو نەتان ماکە کشتی و گەسۆ نیازە بە دەرگاه حکوومەت لە ماڵ دانیشتگن حەپەتان نایێت لەبەرەوەی ئەگە حکوومەت نمێنی چی بکەیت چی بکەی دەی دەسی بێدەسەڵاتر چی بکەی دەی 10 ملیۆن ئینسان وە لە ناوی شاری تارانە دەی 2 ملیۆن وە لە هەولێدا دەی چی بکاتێ دێگە حکوومەت ئاردی بۆ نێرێت و نانی بۆ نەدزێت ومان لەکوێ بێری بخوا کابرای سەرزەلەتی هەڵدریاک بە چی بخوا جێقی کردەگە خۆی شایعە دروستەکان لە ئاسمان گۆ سەم ئەوارێت بچن لە ماڵ دانیشن یەک گەماڵ باوک نایێتە خیابان کەشتی زیقی کردەکە ئەها ڕۆژێ من هەڵگەڕیامە وتم پیاکتان تیا نەماگە چێتانە نەماگە خۆ ئەلەکی نەمانوت پیاکتان تیا نەماگە ئێوە بە تەمامە مەعنا فاسەدە درۆزن هاڕیاکن تێتانە نەماگە اتفاق تێتان کەوتەکە ئێوە فقط یەک قەرائەتتان ماگە یەک قەرائەت مشتی سەغیرە هاڕیاگە بەدبەختە چاوەڕوانە دەوڵەت موچەمان پێ بە دەوڵەت نانمان پێ بە دەوڵەت سڵامەتمان پارێزی دەوڵەت ئازادیمان پێ بە دەوڵەت زیندگیمان پێ بە دەوڵەتی شتێکی مەسنوعیە دەست کرد خایە لێ مەسنوعی بە زوانێکی ئەحمەقانە بە نەزمێکی ئەحمەقانە ئەمڕۆ خواردەکتە سەر قەیرانە گەورەیەک دەوڵەت لە تۆ ترسێ تۆ لە دەوڵەت دەترسی هەرتکتانیش لە کۆرۆنا ڕۆحتان توقیگە ئەو کۆنترۆڵە تۆ ئەکا تۆش دەسە بێت دەسەڵاتە بۆ شون لەحزەی فکر نەکرد گەسۆ لە عومرتا ئەوە نەمەسئولیەتت هەڵ نەگرتەگە یەک لەحزە عەمەڵت نەکردەوە ئیمانت نەوگە تۆ فکرەکەی گاڵەی دەمەوە ئەکەی هەچێکی تیامەنێتەوە بە قەوڵی ئیڤان کارامازۆف ئینسانێکە باوەڕی بە بەقانەوێ فەزیلەتی نییە بەس ناتوانێ ئەومان بیستێ درۆ ئەکا بە شوێنە ئوخوەتە ڕوا درۆ ئەکا ئەچێ بە شوێنە عیداڵەتە هیچ تەوجیهێکی ئەخلاقی نییە ئاسڵەن نێسی چون فەزیلەتی نامێنی وەسابەتیشی کرد
بە شوێن هیچ کار نەچوون، نە بە شوێن عداڵەتا چوون، نە بە شوێن ئازادیا چوون، نە بە شوێن ئەخوەتا چوون، بە شوێن ناوگەڵا چوون، شوێن فەسادا چوون، بە شوێن درۆوا چوون، بە شوێن کاولیا چوون. بۆیە من لە خوێندنەوەی دنیای ئێوە وتم ئەم حکوومەتەی ئاخیر و داستانە کۆرۆنا ئێوە ئەتان توانین لە نظامە سوڵتە گوزارکەن، ولی ناتوانن هیچ جێگەی ترتان نەماگە بچن، ناتوانن لە نظامە سوڵتە گوزارکەن. تۆ ناتوانی شەوی عەلی خامنەی بەسەر سکە خانەوادەتەوە نەخەفێتەوە بەخەفی، ناتوانی، تەسەووریشی غەیرە ممکنە بۆت، ناتوانی، چون دەمێکە تۆ هیچ ڕەوایەتێکی ترت نەماکە، دەمێکە تۆ هیچ نەماکە، نازانی لە بەڕاستیەکانتان نەماکە، لە مەسرف گەراییەکانتان، لە بەرنامەهای پزیشکی دینتان، لە سەوادە ئەحمەقانەی نەبووکتان، لە دەهاتی و زۆر داهاتی بوونتان. باوەڕکەوە نە معنای زیندگی ئەزان، نە معنای لەزەتیش نایزان. بۆیە ئەمە حاڵتان هەموو وەزعتانە، بۆیە ئەوە خزیاگنە ناوە ماڵ نانە ڕقەش بخۆی دەنگ نایەتە دەر، 3 مانگیش لە ماڵە دانیشی، لە گۆشەی ماڵیش بتۆپی زاتە نییە بیتە دەر، زاتە نییە هاوارکەی، زاتە نییە مەسئولیەتە خۆت قبوڵکەی، نیست بە هیچ کامتان و نە بە مەزهەبیتان و نە بە غەیرە مەزهەبیتان و هیچ هیچێکتانتیان نەماکە، هیچ نییەن، مشتفاسدن. بۆیە ئەمەی کە منێژمی حکایەتە دێوانە کەس لە دەورە مەیدانە شارە، دێوانە فەهمی یەک اتفاق کەوتکە ئەم مەردمە خۆیشیان نازانن چیان لێ قۆمیاکە، ئێمە دەمێک ئەزانینەوە نازانن چیتان لێ قۆمیاکە، ئێوە نازانن مەسئولیەتە نابوودی خۆتان گرتکتانە سەوەتە. تۆ بەقات کوشت، تۆ نە ئیمتدادە خۆتتدا، نە باوەڕت بە بەقا بوو، نە ئەو خوایە کە خۆت دروست کرد و دروست بەرخۆردە تەکا کرد، نە ئەو بۆتەی کە خۆت دروستە کرد و مەحوەریەتی بەلاتەوە مایتر، نەیمە و جەهانێکە حەولە ئەوە دروست کرد بوو کە حاکم بوو بە گیان و بە ئومورات دنیا و تۆ ئەمانتە گشتی لێ سەندەوە مەجبوری خۆت بیگریتە ئۆهدە، لە ئۆهدەی بەرنایی، لە ئۆهدەی ئەم گشتە چەپەڵیە کە دروست کردگە بەرنایی. یەک ڕەوایەت بەشەری یەک ڕەوایەتی دروست کرد، ڕەوایەت دەوڵەت خوددا، دەوڵەت خوددا، کلیسا دەوڵەت، ئێوە دروستان کرد. و سەمانەکەی ئەوێ بەمەی کە ئێوە خەریکن ئەیوێنن. ئەو حکوومەتە حەلیمە، ئەو حکوومەتە ئێرانە شەرواڵ لە پای مردم داکەنی یەکی ئەترازی دەرنایە، ئەو مردمە لە ماڵە خۆیان بکەونە خواردنی یەکتری یەکی ئەترازی دەرنایە، ناوێرێ ئەترازی دەربێت، دەلیلیشی نیە دەریبێت. بۆشی ئەترازی دەربێت بەرەساسێک کامە ئیمان. بۆچی؟ چون کەرامەتی ئێزدەی نێسی. بۆ نێسی؟ چون ئینسان یەک زەمانێک بەر لە ئەم دنیای مۆدێرنە ئینقلابە کۆپەرنیکیە فکریە کرد مەرکەزە هەستی خۆیەسی، فکریە کردم کائیناتە لەبەر خاترە ئینسان دروست کردیاکە،
فكري كر إنسان خليفة الله بشك لوجود خواص وتمام أم سرشت السجدي بوابات وأم كائنات سجدي بوابات ولتو بناو علم بشر برده هاو سطح شامبانزه برده هاو سطح فيروس كورونا هج فزيلتك ابو بشر نيشتو نعم جهان بو خاطر بشر دروس بو نه بشر عددی کو بشر و سگ و پشیله یک مقامی هم بو بشر و کرمکدو یک مقامی هم بو تو بشرد لإنسان مكرم تنزيل دا أورجانيكي كي تصادفي دروس كرياغ دس خاك وفكر كر تقابة يا كردك وفكر كر خيلي مهم بوي وفكر كر برطبيعته قادر مطلقي علم دهز عمر دريشو كينو نخوشيو كجون عمر دريشو كينو هیچ مبنای اکتیکی اخلاقی تنما در صورتی که اوی که مراودات ناو جامعیک تنظیم اکات اخلاقیات اوی که قوام و دوام زندگی و بقاتی لیتو اخلاقیات با بزانی علم قدرت تولیدك تكنولوجي قدرت تولیدك ولی امد دینه به تو ایچه چون مصرفی کی چون خرجی کی لکوی خرجی کی تو اخلاقیاتت گرکو کچی كمراودات اجتماعيت لنبين إنسانة كان بيت زندگيت بيت تو بعنوان موجودك اجتماعي بجويري أخلاقيات التواني إحساس الزندگي كي يسبي أخلاق بوي وهي تبي أخلاقي مطلقة ما كزندگي اجتماعي ما كتو ما كتار چند دوست رفيق داز چند پیوند های عمیق عاطفی اجتماعی دماغه لم دوران كورونا چند تان روات دیداره بیکی ما كتانا پیوند های اجتماعی تان هست اخلاق تان ماگه دو تو چون بی اخلاقی و مصرف گرایت کردو امود زندگی اکی درسایی چی زندگی اکی منال تو درسایی چی زندگی اکا با چی زندگی اکا حکومت یاسا قانون حکومت اخوا ای بو اواني كوروناي امرو لاوروبا احتياجي ناس تلفونيان بو بكن انساني لبشتي تلفونك وقصيتك ابكا هار نبي بو تانا كرده تمام ام دنياي امرو بين ريال طرف انسان هاي قولي وكو داستايفسكي وكو نيتشه وكو هايديگر بين را ام كثافتك دروستان کرد بين را او انسان تان کرده فقط خورد و خو حیوان غریزی مطلق ادراكات حسية مطلق بويا منا روايتي ترتانا ماكا امرو تو الشعر الماسخانة كانوا ليتك انا نادا يعني شي دنيا انسان فانية يعني شي دي انسان يشي ماسك بالخوي انسان يشي دسكيشكات الدسيو شبكينو دي بان نمرين دي تو على امري تو امرو نمري صحا امري صحا نمري دوسو امري تو هر اتوبي
قلت 150 ساڵیش عمرگەی هەرە تۆپی يعني تو قلت تبي خيد التأخير وش اتفاق بكفي أصلا مثلا وني تو أتواني بخيت التأخير وناتواني قسم مفتكي نتو نعلم بزشكيد نسا زمان الجهاني بهداشت حاجة نيني وقشتتان دروي معزك فقط خليك نخوض أنا غلطين بو يقين تانتي لإيمي مشيتين بشرايك وعدين ناو إيوه شيتين وقشتتان جيرا لفساد جيرا لخيريتي جيرا لبي مسؤوليتي جيرا زيق ما كان علي خامنئي ناچي ما ترسن نانتيت بودان ما ترسن زيق ما كان لاهور ناچي لاهور تبي والا ملتانا وكويتي حدشي روج قول بي وتجاوز دان بيكا زيق ما كان روحتان نتوقي أما حكايتك إما توشي بوين وأما بيسريا بينريا چون أكريا حكومة يقدست جهاني دروس بكي چون أكريا همكار بكي وقتيك حكومة كان بولو كليسا چه شكليا كليسا أو جيغ سوا وردو درز گناح كارو بي گناح وآحاد بشر إشي روي تيبكن تا آمر زيد بون تا مورد التاف واقع بون تو اگر جرم بر علیه کلیسا بکی جرمت فقط بر علیه مردم نکردگه بلکو بر علیه خدایش کردگه بر علیه کلیسایش کردگه تو فقط دزید نکردگه تو بر علیه قانون بریتانیا و اتوریته دولت بریتانیاوی سیاگی إذا كان كرمينال رابورت بود 10 ساڵە چیتە ناوە فایلە سیا كرمينال رابورت دەکەن بە تۆ کار نادەن ئێمە سەدەقە و ئەعانە ئەدەین وەلذا بارگاه مەلەکوت خوا پانکەنەوە لەسەر عەرزە و ئەمە ئەو داستانەسە کە ئەشێ بچێت بەرەو حکوومەتە جەهانی بو بشري كچي ماغا يك روايتي ماغا يك روايت بو بشري كخواي كشت وفريدا ولقالب الدولة خواي تجسم دا بو بشرة زا عميد حيش توقعي لإيوة نية ايوه الروجي حكومتك ببيشيتو الدرجي والروح تان درجي جيان تان التوقي بو چون حيج نيان چون حيج نماغن ايوه پرتاب بوغن رها بوغن وبي دولت هارو هاجا ونشيتون بو يبراكم تو ئەڵماس خانە کەنوڵەی بۆ بخوێنن هێشتا تاسیرەکە تێناکە شین و زاوریش بی یاقوب پەی یوسف و شین و زاوری چه ئاوەرد وەکۆ گردنکش نراوی قزوی دین کو صاحب تونترا خاقان چین کو تو بود مهمنی تو نمری خاقان چین امری بشتی شعر بابا تو نمری تو پنسیلین دیل خود نمری تو داروی چینی اخوی نمری نامري تو فيتامين أخوي نامري تورت الدكتور فحصك نامري وكل يلبو قالين نامري تو نامري بولد بيه نامري
بەحسە ئەوە نییە کە تۆ دڵە وا پێوە بەمری یان نەمری، بەحس ئەوەسە کە تۆ مەحوەریەتت گۆڕیاکە وەزانی گیانەکە گۆڕیانە وە لە دڵت تۆ هیچ نایەتە دەرەوە، لە تۆ هیچ نایەتە دەرەوە وە مەرگێکی وەحشەتناکەکەی زەجرێکی وەحشەتناکەکێشی لە بێمەسئولیەتی و فەسادەدا ئەم زوڵماکێشی ئەم درۆ ئەکێشی کارکام لەو ڕەوایەتانە بۆ هەزاران ساڵ حاکم بوون بەسەر زندگی ئینسانە. وەختی دێوانەیە تێ بە خەڵکیەژێ بە شوێنە خوا ئەگەڕێن بە چرایەک لە ڕۆژ ڕەوشەنە، یعنی ئەم ڕۆژ ڕووناکە ئێوە تاریکە مەحزە، ئێوە کوێرن نازانن، خوا بە شوێنە خوا ئەگەڕێن، خوایەک تا ئەو مۆقە مەحوەریەتە گیانە ئینسان بوو، ناوزەرە بەر کەون و مەکان و زەمەن بوو، خواوێک کە لە ئەسەرە ئەم زندگیە دروست بوو و تۆ بۆ ئەو وە لە ئەوە زندگیت ئەکرد. ناگان ئەمە کوشتیان کوژیە ئینسان مەحوەریەتی لە دەستدا کەوتە خەلەئە مطلقە، وەلەم خەلەئە مطلقە ئینسان مەشیایە هەستایە سەر پێ مەجبور بوو ناچار بوو نەقشە خوا بگێڕێ. ئەما لەوە دەی بەرنات نەیتوانی وتم ئیڤان ئەیژێت یعنی داسایەفسکی ئینسانێکە باوەڕی بە بەقانیە فەزیلەت بۆی بێماناست، خاسی ناتوانێت تر بکە، دەلیلێکی نییە خاسی بکە، بۆچیەشە خاسی بکە. ئەوە هیچ کامتان باوەڕتان بە بەقا نەماکە، دەلیلێکی نییە بە شوێن فەزیلەتا بگەڕێن، بە چ دەردێکتان نەخوا بە شوێن لەززەتە گەڕێن، نەمرن کە لەززەت فرەتر بووە. ئەو تعبیرە حەسیەکەیەوە لە لەززەت هەستا. لەزە تۆ حەتا چیتە بەرەوە و ئەواقب کۆڕۆناوێنی کۆڕۆنا وا دیارە بەجێ ئەمەی کە لەم دنیا ئینقلابێکی سەراسەری بەرعەلەیە نظامە سوڵتە دروستکات، نظامە سوڵتە کڵاپسیش بکات، ئەم بەشەرە ئەکەوێتە گیانی یەکتری ئەهاڕێت و نظامە سوڵتە قاوەکات بێت نەڕوات چی بکە لەم بەراهوتە چی بکە، هەرچێکی بۆ نەماکەسەوە، هەرچێکی نییە، هەرچێکی بوو سەر و ماڵ و وجود تەسلیمە دەوڵەتی کرد کە نامی پێ بدات و ئەمنیەتی پێ بدات. حتا وەختێک کە نەئەتوانێ نان بدات، نەئەتوانێ ئەمنیەت بدات، بازەمۆنی ناکە، ئەو تەوەهومەوەنی ناکە. بۆیە ئەم گەل لە ئینسانە وەختێ دەیوانە ئەفەهمێم ئینسانانە نەیان فەهمیگە خوا مردگە. ئەژێ ئاسەواری هەورە تریشقە پێی ئەچێتە ئاگا پێتان، ئاسەواری هەر کارێک کە ئینسان نەیکا ئیستا پێی ئەچێتە ئاگا پێتان، ئاسەواری ئەم گەشتە فەسادە کە کردتان پێی ئەچێتا بێتان کات پێی ئەچێ. ئاسەوارە ئەم جنایەتە کە بەرعەلەی هەم کوردیەتە کردتان پێی ئەچێتا یەخەتان پێ بگرێت. تۆ ڕەوایەتە سوڵتەی جیهانە نەناسی، تۆ نەتزانی لەکوێوە حکوومەتەکان بوون و کلیسا، بۆچی بوون و کلیسا. ئەم مەردمە چۆن وای پێهات، چۆن ناگەهان گشتی لە جوملەیە خوا مرد خۆشحاڵ بوو، لەزەتی برد، ئازاد بوو. ئیستا هەر کەسافەتێ تەحەمموڵ ئەکا،
كڕەها نەوێت کە ڕەهایی زۆر سەختە بۆ میزانە کە بەرنەدرێ کە زۆر سەختە بۆی بچن سەفت تەعتیل لە مزگەوتەکانتان ببینن بچن ڕیایە کەسیفە قەحبانەی خۆتان بۆ دەرگای خواتان ببینن کە ئێوە گشتتان خەریداران لە بەهەشت و مشتریان لە بەهەشت و حۆڵین بچن ئێوە بە سوورەتە سیستەماتیک لە تەیی ساڵان ڕابردووە بە موادیە کێشتیان تەوەسۆتە مشتێک دەهاتی و مشتی زۆڵ دەهاتی واتانە پێگریا ئێوەی عەوامە کوردەوار واتانە پێگریا تەنانەت ئەم دنیا نابوود بوێ بەم کۆڕۆنا ئێوە لە ماڵ نایەنە دەر خەیلی فاسدتر لەوەنە کە فکرەکەن خەیلی فاسدتر لەوەنە نایەنە دەر فکریشەکەن قەهرەمانن کە لە فەسادا قەرقن فکرەکەن فرە ئینسانن وا هەرچی تەجاوزتان پێکەن خاستر خەپەکەن بۆ کاورە واسە وا فکرەکەن بەڵامەوە لە فەساد و لە بێدەسەڵاتی و لە گەندەڵی و لە بوو گەنیتان دێت وا لە ئۆهدەی بەرناتن خواتان کوشت بەڵام لە حەزێتەکانتان نەخوارد جێگەکەی پڕکەنەوە ئەرزشە تازە دروستکەن کارە تازە بکەن نەتان کرد هەچێتان نەکرد لەزەم منزورە من لە دیبەیتەکەیم شەو ئەمە بوو یەک ڕەوایەتیان هێش کەسەوە بۆ بەشەر یەک ڕەوایەت و ئەو بەشەرە کە خۆی عورزەی نەبوو بچێت خوایە کە لە زندگیەکەی دەریان کرد یا خۆی ڕۆڵی بگێڕێت یا بیهێرێتەوە یا خۆی بتوانێت ڕۆڵی بگێڕێت یا بیهێرێتەوە دەوڵەتیان بۆی دروست کرد کلیسا دەوڵەتیان بۆ دروست کردوە تەپیدا وجودی بە تەمام قدرت و خۆی تەسلیمی کرد ئەم داستانە کۆڕۆنا بە ئێحتیماڵ فرە سەدەماتێکی سەنگین بەرپەیکەرە ئەم نزامە کەسیفە جیهانیە وارە دەکا نزامە جوود و کریستیانەتیە وەلی ئەم مردم فاسدە ملیۆن لی بتۆپێ تەکان ناخوات تەکانیشی خوار دەکەوێتە گیانی یەکتری هەڵە دڕێ ئەکەوێتە چەتەگەری یەکیانی یەکتری تەجاوزکردنە یەکتری ئەمە حەکایەتیانە و بۆیە داستانە ئێمە سەختترە لە هەمیشە خەیلی سەختترە لە هەمیشە ڕاپەڕینە کوردەوار سەر بەخۆ لە زەمانێک کات کە ڕەوایەتە کوردیەت بە تەورە مەتڵق پاک بووە نەمابوو نوسەخێکی فەیکی ئەحمەقانەیان لە قەومێکی ئیتنیکی جوولە کە ئاریایی ئێرانی دروست کردن و بە ناوەنەوەی کەیخۆسرە و کوردش و مادەتێ هەڵدریا و دیاکۆی خوێڕی بڵاویانە کردو بە ناو مردمە ئێمە لە سەروبەندێک هاتین ئێبتاڵێکماندا بەسەر ئەم مەسائلانە و جەهانە کوردی و کوردیەت ئینسانە کوردیمان ئاوردەوە بۆ ڕەوایەتە و کەسانەی کە لەم دەورانە ئەگەڕێن بە شوێنە ئەوەی کە لەکوێ کوژیان لەکوێ نابود کریان بۆ خاترەوەی بگەڕێنەوە سەرەوە محوەریەتەکەی جارانیانە ئەو شتەی کە بە هەستیان معنایەدا و محوەرە هەستیان بوو بەو ئیمانە کوردیەتە کە هێن بوو لە بەزەییە کوردیە بگەێنەوە سەر ئەوە تا دیسانەوە سەر لە نوێ ئەحیا بوونەوە واستنەوە لا ئێوە خۆش